لەگەڵ نزیکبوونەوەی کۆتاییهاتنی مۆڵەتە دەڕۆژی و 48 کاتژمێرەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ کردنەوەی گەروی هورمز یان ڕوبەڕووبوونەوەی ئێران بۆ دۆخێکی گەورە جیهان بەدڵڕاوکێوە چاوەڕێی ئاڕاستەی ململانەکانی نێوان واشنگتن و تاران دەکات. شارەزان و چاودێران دۆخەکە لە چوارچێوەی 6 سیناریۆی چاوەڕوانکراودا شی دەکەنەوە. لە سیناریۆی یەکەمدا پێشبینی هەڵگەیسانی جەنگێکی سەرتاسەری دەکرێت چونکە ئەم جارە هەڕەشەکان ڕاستەقینەن و واشنگتن هێزی زەمینی و دەریایی و ئاسمانی گەورەی جۆڵاندووە. ئەمەش بەو واتە دێت کە ئەگەر تاران پاشەکشەنەکات پێکدادانی ڕاستەوخۆ وێرانکرد لە سەرتاسەری ناوچەکەدا ڕوودەدات وەک ئەوەی لە بارگای خاتەمول ئەنبیاش لە وەڵامی ترامپدا هەڕەشەی جەنگێکی گشتگیری کرد. و تهدیدهای پی در پی او مبنی بر تقریب هەرچی دەربارەی سیناریۆی دووهەمە پێچەوانەی ئەوەیە و پێی وایە کە مۆڵەتەکەی ئەمریکا تەنها فشارێکی دەرونیە. ترامپ دەیەوێت پێشکردنەوەی بازاڕەکانی بۆرسا لەم هەفتەیەدا تاران ناچار با ملدان بکات و خۆی وەک پاڵەوانێکی دیبلۆماسی نیشان بدات کە بێشەڕ ئابووری جیهانی پاراستووە. بۆیە ئەم هەڕەشانە وەکو تاکتیکێک بۆ بەدەستێنانی سازشی گەورە لە خولەکەکانی کۆتاییدا بەکاردەهێنێت. سیناریۆی سێمیش ئەوەیە کە ئێران بەردەوام دەبێت لە بەرپەرزدانەوەی سەربازی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی F-15 ئەمریکی بۆ یەکەم جار متمانەیەکی گەورەی بە تاران بەخشیوە و گرە و لەسەرەوە دەکات کە ئەمریکا توانای ئەوەی نییە پەنا بۆ بژاردەی لەشکرکێشی ببات. لەم حاڵەتەشدا ئێران پشت بە تواناکانی دەبەستێت و گەروی هورمز وەکو کارتی سەرەکی فشار لە دەستیدا دەمێنێتەوە. لەگەڵەوەشدا سیناریۆی چوارەم تیشکی دەخاتە سەرتێچووە مرۆیە قورسەکە کە بەپی راپۆرتەکان تا ئێستا زیاتر لە 3000 کوژرا و 4 ملیۆن ئاوارەی لێکەوتوتەوە. بەڵام تاران هێشتا استراتیژی خۆراگری زۆرینەی بۆ پاراستنی پێگەی خۆی پێڕاو کردووە. وێڕای وێرانبوونی ژێرخانەکەشی سەرکردایەتی ئێران ئامادەنیە لەژێر ئەم قەیرانە نەوخۆیەدا خۆی ڕادەستی مەرجەکانی واشنگتن بکات. سیناریۆی پێنجەم دەری دەخات کە قەوارەی ئیسرائیل لە قەیرانێکی گەورەدایە و زیاتر لە وەستانی کتوپڕی شەڕەکە دەترسێت تا بەردەوامیەکەی. تەل ئەبیب کە لە باشووری لوبنان چەقیوە و خەڵکەکەی لە ناو حەشارگەکانن ناوێت واشنگتن بێ هیچ دەستکەوتنێک بۆ ئیسرائیل لەگەڵ تاران ڕێک بکەوێت. لەبەرەوە حکومەتی قەوارەی زایونی هەوڵ دەدات جەنگ و ململانەکان بەردەوامن تاوەکو بتوانێت ئامانجا مەیدانیەکان لە ناوچەکەدا بپێکێت. لە کۆتاییدا و سیناریۆی شەشەم دەرچێکی دیبلۆماسیە لە ڕێگەی نێوەنگیری پاکستان یان وڵاتانی دیکەوە. ئەمە دەکرێت ببێتە هۆی گەیشتن بە ڕێکەوتنێکی کاتی کە ئابڕووی هەردوو لا بپارێزێت و ناوچەکەش لە جەنگ ڕزگار بکات. لە دەرەوەی ئەم شەش سیناریۆیە شارەزانی استراتیژی جەخت لەوە دەکەنەوە کە بژاردەی سەربازی کراوە قومارێکی تریلیۆن دۆلاریە و ئەمریکا ناتوانێت بە ئاسانی سەرکەوتنی تێدا بەدەست بهێنێت. لەلاکی دیکەوە دۆخی ئابووری جیهان بەرگەی داخرانی درێژخانی گەروی هورمز ناگرێت. بۆیە ئەگەرچی هەردوو بەرە ئامادەکاری سەربازیان کردووە بەڵام تێچووی وێرانکاری جەنگەکە بۆ سەرهەمووان وا دەکات دەرگای دانوستانی ژێربەژێر هێشتا بەکراوەی بمێنێت.